بەغداد پایتەختی عێراق ئەو شارەی ساڵانێکە هەوڵ دەدات لە ململانێ ناوچەیەکان دەرباز بێت، بەڵام جارێکی دیکە دەنگی هەڕەشە و ناڕەزایی بەرز دەبێتەوە. هەوڵ دەدرێت وڵاتەکە بکرێتە بەشێک لە ململانێ ناوچەیەکان. لایەنگرانی گروپە تونڕەوەکانی نزیک لە ئێران دەیانەوێت عێراق پەلکێشی ئەو شەڕە بکەن کە بەهۆی ئۆپەراسیۆنی ئیسرائیل و ئەمریکا بۆ ڕوخانی ڕژێمی ئێران دەستیان پێکردووە. بەڵام هاوڵاتیانی عێراق دەیانەوێت وڵاتەکەیان لە پریشکی شەڕەکە بەدوور بگرن. ئەوە ئیشی ئێمە نییە. ئێمە بێ دوور بین لەو شەڕ و ئاژاوەیە، چونکە جەنگی زۆرمان بینیوە و لە ڕاستیدا شەڕ لە بەرژەوەندیماندا نییە. هێرشی میلیشیاکان و دروستکردنی پشێوی لە عێراق تەنها بە هەوڵدان بۆ پەلاماری سەر ناوەندە سیاسی و سەربازیەکانی ئەمریکا نەوەستاوە، بەڵکو بەو ئاڕاستەیەیە سەرجەم ئەو دوکان و براندانەی ئەمریکاش بکەنە ئامانج کە ساڵانێکە لەو شارە بوونیان هەیە. حکوومەتی عێراق بۆ پاراستنیان بە ناچاری هێزی ئەمنی جێگیر کردووە و لە بەردەم هەر دوکانێکدا بە بەردەوامی هێزی پاراستن دەبینرێن کە بەڕای عێراقیەکان ئەم کردانە دوورن لە بەرژەوەندی وڵاتەکەیان. سەبارەت بە هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق بە دڵنیاییەوە بابەتێکی ڕەتکراوەیە، چونکە لە بەرژەوەندی عێراقدا نییە. وڵاتەکە ببێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەکان لە نێوان ئەمریکا و ئێراندا. هاوڵاتیانی عێراق پێیان وایە دروستکردنی ئەم دۆخە لەلایەن گروپە میلیشیاکان و توندڕەوەکانی نزیک لە ئێرانەوە پەکخستنی ئەو هاوبەشە استراتیژیەیە کە عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێکەوە دەبەستێتەوە کە بە پای سەرەکی پاراستنی ئاسایشی نەتەوەی عێراق و ڕێگریکردن لە دووبارە سەرهەڵدانەوەی توندڕەوی دادەنرێن. عێراق لەو دەستێوەردانە بە دوورە. لێدوانەکانی حکومەت لەو بارەیەوە ڕوونە کە دەستێوەردانی ڕەت کردوێتەوە. عێراق بەرژەوەندی هاوبەشی لەگەڵ وڵاتانە هەیە، تەنها بەرژەوەندەکانی لەگەڵ ئەمریکا و ئێران و عێراقا نییە. پێویستە چەک لەژێر دەسەڵاتی دەوڵەتدا بێت. حکوومەت و دەوڵەت دەبێت بەرپرسیار بێت بەرامبەر بە دۆسیەی ئەمنی و شەڕ و ئاشتی و دیبلۆماسیەت لە وڵاتدا. بەداخەوە هەندێک لایەنی چەکدار لەژێر فەرمانی وڵاتانی دەرەکیدان بە بیانووی نەرزانراو. عێراقیەکان داوای سەروەری عێراق دەکەن، ئەو سەروەریی کە بەهۆی میلیشیاکانی وەک کەتائیبی حیزبوڵڵا و حەرەکەی نوجەبا و ئەسائیبی ئەهلی حەق و بەشێکی تر لەو گروپانەی حەشدی شەعبی کە لە لیستی تیرۆری ئەمریکادان پێشێل کراوە. پێشیان وایە هەر هێرشێک بۆ سەر بنکە و بارەگانی و دەوڵەتیەکان تەنها لێدان نییە لە ئەمریکا، بەڵکو تێکدانی ئەو ئارامی ڕێژەیەیە کە حکوومەتی عێراق بە زەحمەت بەدەستی هێناوە. پرسیارە جەوهەریەکە لێرەدا ئەوەیە ئایا بەغداد ڕێگە دەدات میلیشیاکان ئایندەی وڵاتەکە بەرەو دۆخێکی نادیار بەرن یان سەروەری یاسا و هاوپەیمانە نێودەوڵەتیەکان دەبنە قەڵغانی پاراستنی عێراق؟ سنوور کەریم، دەنگی ئەمریکا، بەغداد.